ئەم کاتتان باش لە نهێنی ئەم جارەماندا باس لە تاوانی فێڵکردن دەکەین. فێڵکردن یەکێکە لەو تاوانانەی کە جۆری زۆرە و شێوازی ئەنجامدانیشی زۆر و جیاوازە، بەڵام لە کۆتاییدا هەمووی هەر تاوانە و سزاشی لەسرە. کەسی ئەم جارەمان خاوەن نووسینگەیەکی عقاراتە بەبێ ئاگاداری ساحێبەکانیان هەڵساوە بە مامەڵەی کڕین و فرۆشتن بە مڵکی چەند کەسێکەوە پارەکەشی هەر بۆ خۆی بردووە. بەڵام هەر بە زوویی ئەم تاوانش هاوشێوەی زۆربەی تاوانەکانی تراشکرا بوو و سکاڵای لەسەر تۆمار کراوە لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە ڕادستی دادگا کراوە. جا بابزانین دادگا چۆن مامەڵەی لەگەڵ ئەم جۆرە تاوانەدا دەکات، هەروەها سزاکەیان چەندە و چی یاسایەکیان بەسەرا جێبەجێکرێت. هەروەها خاوەن نووسینگەکانی عقارات چۆن و لەسەر چی شێوازێک مامەڵە لەگەڵ کڕیار و فرۆشیار دەکەن و هاوڵاتیش چۆن بزانێت مامەڵەیەکی گونجاو و یاسایان لەگەڵدا دەکرێت و چیش بکەن بۆی لە کاتی مامەڵەکانیان فریو نەدرێت. لە ستۆدیۆ هەریەکە لە بەڕێزان کۆچەر بەختیار کە خاوەنی نووسینگەی عقاراتە خۆشیکردنەوەی ئەم بابەتە لەگەڵمانە، هاوکات کاک عتا عوسمان پارێزەری ڕاوێژکارە. سوپاس بۆ هەردوولاتان بەخێر بن سەر چاوان. کاک عتاگەر سەرەتا لە جەنابتانەوە دەست پێ بکەین ئەم کەیسەی کە لە پێشەکێکەیە ئاماژەم پێکرد خاوەن نووسینگەیەکی عقاراتە بەبێ ئاگاداری ساحێبەکانیان مامەڵەی کڕین و فرۆشتنی بەخان و مڵک و شوقەی چەند کەسێکەوە کردووە بەبێ ئەوەی کڕیاریش بزانێت کە ئەم ساحێبی نییە. ئەم بابەتانە لە دادگاکانە لە چی ئاستێکایە و چۆنیش مامەڵەی لەگەڵا ئەکرێت؟ بەڵێ بەڕاستی ئەم بابەتانە ئێستا لە حاڵەتێکی زۆر کەم و جاران کرد کەم بێ ئێستا بۆ بە دیاردەیەکی زۆر بڕبڵا و حاڵەتی فێڵکردن و دەستبڕین و فێڵکردن لە خەڵکی ئێستا بە شێوەیەکی بەربڵاو زۆر بڵاو بۆتەوە لە ناو کۆمەڵگای کوردی و وەلنا هەموو جیهانە، چونکە لە ڕێگای تۆڕەکانی ئەنتەرنێت و بڵاوبوونەوەی تۆڕەکانی لە تۆڕەکانی سۆشیال میدیایان ئەنتەرنێت و ئاسانی پەیوەندیکردن لە خەڵکە ئەسە بەڕاستی تاوان شێوازی فێڵکردن و تاوانی فێڵکردن زۆر بەربڵاو دەبوو بە تاوانێکی تا حدێک زۆر بۆ بە تاوانێکی عالەمی ئاین لە هەموو دنیا ئەکرێ کابرا لە ئەمریکا بێوێ فێڵێکەکە لە کابراایەک لێرە شێوازی سیارە خان و چی بێ بەم شێوازە فێڵەکرێت. سەبارەت بەم کەیسەی کە باس کرا لە بەردەم لە بەڕێستان ئەم کەیسە لە ڕاستیان مادەی لە قانونی عقوباتە قانونی عقوباتی ژمارە 111 ساڵی 1969 لە بەشی 4 لە مادەی 457 تا چارەسەری ئەم حاڵەتەی کردو عقوبەی بۆ داناوە. عقوبەکەنشی لە 24 ساعت بە حەبس دیاری کراوە، لە 24 ساعت تا 5 ساڵ عقوبەی بۆ دانراوە. هەرچەنە بەڕێی خۆم ئەم عقوبانە زۆر کەمە بۆم حاڵەتانە. عقوبەی 5 ساڵ بۆ حاڵەتێکی وەکو حاڵەتی دەستبڕین و فێڵکردنی وەکو ئەو خێزانی کە هەموو سەروەت و سامان و ژیانی خۆیانیان خستە بەردەم نووسینگەیەک و پارەکەیان لە یەک لەحزا خورا برا بە 2 ساڵ حکومدان. بەڕێی من حکومێکی زۆر کەمە لە کاتێکە ئێمە لە قانونی عقوباتە حاڵەتی ئەمە زۆر فەرقی نییە لەگەڵ دزی ئەوەیە کە ساحێبەکەی ڕەزامەند نییە بۆ ئەوی کابرا پارەکەی ئەزیێ و ئاگای لێ نییە، بەڵام لە حاڵەتی فێڵکردنە کابرا لە ژێر تەسیری فێڵەکە پارەکەی تەسلیم کردو. بۆیە پێم وایە ئەم عقوبە بۆ ئەم حاڵەتانە زۆر کەمە 2 ساڵ لە مادەی 457 یان 456 چونکە ئێمە 4 مامە دەمان هەیە سەبارەت بە فێڵکردن 56 و 456 و 58 و 58 و 59 ئەمە یەک بابی فێڵکردن. بۆیە کابرا 6 دەفتەری براوە لە 2 ساڵ حکوم دراوە بۆ زۆر کەمە بۆ ئەم حاڵەتانەوە. چەند حاڵەتێکی گەورەی بەناوبانگیش هەیە لە هەرێمی کوردستانە حاڵەتی بردننی چەندین میلیۆن دلار 100 میلیۆن 200 میلیۆن 300 میلیۆن دلار براوە بە هەمان شێوە حکومێکی زۆر کەم دراوە. ئێمە ئەگەر لە عقوبات و قانونی عقوباتە سیر بکەین عقوبەتانە کۆنن و حکومەکانیشیان کەمە. ئێمە لە عقوباتە مادەی 441 و 443 و دزیمانەیە کابرا لەسەر بردننی بتڵێک غاز حکومەکەی ئەگاتە 10 ساڵ تا 15 ساڵ حکومە درێ لەسەر بردننی 6 دەفتەر دلار یان میلیۆنە 2 میلیۆن دلار حکمی حدی بەرزی ئەم عقوبەیە گاتە 5 ساڵ. بۆیە ئەم حاڵەتە بەڕاستی حاڵەتێکی زۆر خەمبار و خەمناکە کە هەموو سەروەتی سامان لە ژێر فێڵکردن و هەڵخەڵەتاندنێکی وابرا بۆیە قانونیش سزای خۆی داوە بە 2 ساڵ. ئەو مادەش کە پێی حکم درا مادەی 457 حدی ئیمکان دەستی قازی کراوەتەوە لەو حاڵەتە تا 5 ساڵ حکمی دا، بەڵام دیارە هەنێک حاڵەتی زۆروفی سوکردنی تیا بووە بۆیە حکومەکەی کەم کراوە زەرفەکانی ئەنجامدانی تاوانەکە. بەڵام ئێمە وتەی ئەو کەسەمان هەیە کە ئافرەتێکە خاوەن نووسینگەکە فێڵی لێ کردووە و ئافریوی داوە و هەرچی پارەی هەیە یاوێتی بەو شوقەیە دواتر دەرکەوتووە کە ئەمە ئەو ساحێبی ئەسڵی نیە دواتر لێ وەرگیراوەتەوە. پێکەوە گوێبیستی وتەیە و کەسابی ماوەیەکی زۆر ئێمە کرێکی بووین
ئیتر لەو ماوەیە ئێمە پارەمان کۆ کردەوە بەشکەم ئێمە ژۆک ئەم خەڵکە خانوویە شوقەیەکی هەرزان هەری خۆشمان بێت مهمەوەیە ینی هەر شتێک مهم هی خۆمان بێت بیکڕین زۆر بە دوای شتێکی هەرزان ناگرێت چونکە پارەکەمان ئەوە زۆر نەبوو لەم نووسنگە بۆ ئەو نووسنگە بە دوای شوقەیەکی هەرزانە خانوویەکی هەرزانە دەستمان ناکەوت هەر لەو پارێ زیاتر بوو کە ئێمە کۆمان کردبەوە. چەندێک گەڕان ماوەی چەندێکی پێچوو تا ئاخر شت ئەم نووسنگەیەتان دۆزی؟ وەڵا نزیکەی 8 مانگ ئەگەڕین بە بەردەوامی ئەوەش نەبێ مەسەل ماوەک چاوەڕەکەی بە بەردەوامی ئەگەڕین سوبحانە الله هەر زۆر سەیر بوو لەو پارێز زیاتر بوو ئەو شوقانی کە ئێمە ئەمانەویست. ڕۆژێکیان مێردەکەم تەلەفۆنی بۆ کردم وتی لەو نووسنگەیە شوقەیەکم دەست کەوتووە حەزەکە تۆ ژوەرە بۆی قسەی لەگەڵا بکەین و بڕین سێری بکەین بۆ بڕەپارەیە کە ئێمە کۆمان کردوێتەوە. ئیتر ڕۆشتین بۆ لای نووسنگەکە وتی ئەم شوقەیەمان هەیە تر زۆر دۆ وەسفی کرد و ماسەفاتەکانی پێوتی نوتی وایە ئەم شتانە بە 6 دەفتەر و 40 وەرەقە. ئیتر ئمە پارەکەمان تەواوی ناکرد. شوقەی سەکەنی بوو مەبەستم لە سیتیەکانە بەڵە لە سیتیەکانە بوو تر لەگەڵ ئەو خاوەنی نووسنگەکەیە ویسمان بچین سێری کەی بەزوتی باە کەم تەلەفۆنە بۆ خاوەنی شوقەکە بکەم بە ئەویش ئاگادار بێت و بێ لەگەڵمانە تر لە بەردەمی خۆمانە تەلەفۆنی بۆ خاوەن شوقەکە کرد. خاوەن شوقەکەوتی بەڵام شوقەیە هی منە تر لەسەر پارەکە ڕێککەوتین شتەکانی تری پێوتی وتی بەس ئێستا ناتوانین بیکەم بە ناوتانەوە ئێوە شتەکانی خۆتان بەرن پارەکە تەسلیم بکەن پێشەکی دوێەوە ئیکەم بە ناوتانەوە. چون سیرتان کرد بینیتان لەو کاتێک کە تەلەفۆنەکەی کردووە تەلەفۆنەکە ڕۆشتی سەرماکەوتی خۆ مەجالم نییە بەزویستم ئەوەتان پێ بۆم زۆر ناتوانم بیکەم بە ناوتانەوە بڕۆن سێری بکەم زانم بەدڵتانە بەدڵتانە چۆنەوە چۆن نییە بەڵام کە بەدڵتان بۆ بە پێشەکی پارە بن وتمان باشە تە ڕۆشتی سەرمان کرد ڕێک ئەو شوقەی بوو کە خۆمان ئەمانەویست هەم پارەکەی باش بوو هەن ینی خۆش بوو بە دڵمان بوو. ئیتر ئەوە بوو ڕێککەوتی لەسەر پارەکە پێشەکی پارەکەمانە بە خاوەنی شوقەکە. دوای وتی ئەو بڕێ پارە مابوو لە ئاخیرەکەیە بەشی ناکرد وتی ئەو پارەی کەما بێن بە خاوەن نووسنگەکە. ئیتر ڕۆشتم 20 وەرەقە ئاڵتۆنم فرۆشت هەنەشتی وردەواڵ ئەم شتانم هەبوو فرۆشتم بیستەکە تیشمان قەرز کرد یانمان بە خاوەنی نووسنگەکە. ئیتر بۆ ماوەی 2 ڕۆژ ئەمە خەریکی پاکردنەوەی شوقەکە بووین دوای 2 ڕۆژەکە کە ڕێککەوتن و تۆ پارەکە دیایە و کلیلی شوقەکە دۆرگێت بەڵە ئێوە هەروە ڕێککەوتن عقدێک شتێک نەکرایان ئەگەر عقدیش کرا خۆ ئەم شوقەیە تاپۆ بووایە بەڵە نەدوت ئێوە نەتانوت ئەمانەوێت تاپۆکەی ببینینیان بەڵگەنامە فەرمیەکانی ئەم شوێنە ببینی؟ وڵی هەنە وەرەقەیان پیشانیان بەڵام ئێمە زۆر شارەزای ئەو شتە نەبووین ینی هەنە وەرەقەیان پیشانیان وتی ئەمە تاپۆکەیە چیە تۆ؟ مامۆستام ئەوی شەر مامۆستایە هەنە وەرەقی پیشانیین یعنی شتەکانی هەر وەکووە دیار بوو کە ڕسمی بێت یعنی مەچوو زانین مۆری پێوە بوو شتێکی پێوە بوو نەمانزانی ئەمە تەزویر کراوە و خۆیان دروستیان کردووە. ئیتر دوایەوە کاتێککە کلیلەکەمان وەرگرت پاکمان کردەوە بۆ ماوەی 2 ڕۆژ بابەتەکە مەسەلەن تاپۆ شتەکان ئەسڵ بووە بەڵام کێشەکەوەی ئێوە ساحێبە ئەسڵەکەتان نەبینیوە ئەو کەسەتان تەنانە دەوەش کە پێی فرۆشتون ئەوەشتان نەبینیوە بۆیە نەتان زانیوە کە بەراوردێک دروست بکەن لە نێوان ئەو ناو وێنانی کە لەسەر بابەتەکان هەیە لەگەڵ کەسە ئەسڵەکە خۆی. بەڵێ ئەمە نەمانەزانی چونکە ئەو کە پیشانیەی زۆر لە ڕاستیە چوو وەرەقەکان بەڵامی تر بەڵێ 2 ڕۆژ پاکمان کردەوە دوایەوەتر هەموو شتەکانمە ماڵەکەمان کۆ کردەوە و بەرمان کرد بۆ ئەوە ئیتر هەفتەیەکی بەسەراڕۆی عرزایان خانوویان هیچ شتێکی ترتان نەکڕیوە مثلن بۆی لە چۆنیەتی مامەڵەکردن لە کڕین و فرۆشتن تۆزێک شارەزایتان هەبوو بێ بڕواکەم نەئەکەوتنەوە هەڵەیەوە نەوەڵە هەرکەس داواجمان کرد ئێمە هەر بە چونەکرێەوە هەر چی بووین. ئیتر ئەوە بوو ئەمانویست وەکو ئەو خەڵکای مەشخانوێ شوقەیەک شتێکمان هەبێ ئەگەر مەسەڵەن هیچیش نەبێ بەس وردە بە شتێکی هەرزان دەست پێ بکەین تر ئەوە بوو ئەمەمان هەڵبژارد تر دوای هەفتەیەک کە چوینە ناوی ئێمە چاوەڕێ ئەوە بین خاوەنێکی تر مەوعیدتاندا نەبەوەی کە بێت تەحویلی بکاتە سەر ناوی ئێوە کاتێککە کلیلەکە یاینێ وتیتر لەم 1-2 ڕۆژەیە من نیەم ئیتر هەر بوو بە 1 ڕۆژ 2 ڕۆژ 3 ڕۆژ بۆ بە هەفتێک کار نەهات هەموو پارەکەشتان بەکاملی ئەروەڵڵە هەموویمانیای هەر هاو تۆزە پارێکەوتە مابوو ئەوشمان تەسلیم کرد بە خاوەن نووسنگەکە. ئیتر ئەم هەر چاوەڕێمانە کرد هەر ئەو بێت چونکەوتی ئەم من لە ماوەی 1-2 ڕۆژایم هەر نەهات بوو بە هەفتەیە کار نەهات زۆرمان بەدڵ بوو هەمەمان پاک کردبووە هەموو شتێکمان مەزبوط کردبوو نزیکەی 7 و نیوە بۆ 2 هەفتە ئابوو چۆن هاچی وت
کاتە لە دەرگاترا ئێمە ڕۆشتین کردمانەوە ئەومان نەزانی خاوەنی ڕاستەقینەی شوقەکە چونکە من نەمان بینی بوو خاوەنی ڕاستەقینەکە بەس ناوشتیمان ئەزانی وتی ئەو چێکەن لێرە وتمان ئێمە ئەم شوقەیەمان کڕیوە و ئەم شتانە وتی ئێوە باسی چێکەن ئەم شوقەی هی منە چۆن بەبێ پرسی من فرۆشراوە بە ئێوە ئیتر یەکەم جار هەردووکمان شۆک بووین تر وتی من ئەم نووسنگەیە تازە بیستومە کات فێڵی لە چەند کەسێکی تریش کردووە منیش هاتووم زانم ئەم شوقەی خۆم پارێزراوە یان ئەمیش کەوتووەتە ناو ئەوانەی تراوە تێمەستێکەوان زۆر بۆ قسەی نەکرد چونکە ینی وامان نەزانانی ئەمی جەستی تێکەڵ کردووە لەگەڵ ئەوانە ڕاستەوخۆ لەگەڵ مێردەکەمان ڕۆشتین سکاڵەمە تۆمار کرد لەسەر خاوەنی ڕاستەقینی شوقەکە خاوەنە کەیتری کە خۆی کردبوو بە خاوەنی شوقەکە خاوەن نووسنگەکەش هەرسێکیان ئیتر دوای ماوەیەکی زۆر هاتوو چێ مەحکەمە و هاتن و ڕۆشتن و قەرار و ئەم شتانە 2 ساڵ زیندانی دەرکرا بۆ خاوەنە ساختەکەی شوقەکە لەگەڵ خاوەنی نووسنگەکە بەس پارەکەمان وەرنەگرتەوە باشە هیچیتان وەرنەگرتووەوە وەڵڵا ئەڵێن پارەمانی و ناتوانین پارەکە بینەوە بەڵام ئەوەی تری بە بێتاوان دەرچوو خاوەنی ڕاستەقینەی شوقەکە دەرکەوت کەویش فێڵی لێکراوە بەڕاستی بەس ئێمە یەکەم جار بڕۆمان شوقەکەتان بۆ گەڕانەوە بۆ ئەو بەڵێ بەڵێ ئێستا ئێوە هیچتان دەست نەکەوتووە هیچ ئەو خانووی تریشوانە دەستیا کە کرێچێ بوونتیایە چونتە خانوویەکی ترەوە هیچ پارێکیشمان نەماوە چوومەتەوە خاڵی سەرەتا ئێستا ئەمە لەم بە هیچ شتێک نەماوە باشە وەکو کەسێک کە زیانت بەرکەوتووە لەو بابەتەیە فێڵت لێکراوە پەیامت چییە تەوێت چی بڵیت هەم بەو کەسانی کە مڵک و ماڵ ئەکڕن لە کەسێک لە شوێنێک بۆی کە دڵنیا ببنەوە ئەمە تا چەند ئەسڵ و ڕاستیە هەم بۆ خاوەنی نووسنگەکان ئەوانەی کە نەک خاوەنی نووسنگەکان هەموو کەسانی کە ئەمانەتێکیان لە ژێر دەسایە من یەکەم شت ئەڵم متمانە یعنی متمانە بە هیچ کەسێک مەکەن هەتاکو هەموو شتەکانتەمە بەڵگەوانێتە بەردەم ئێمە ینی خاوەنی شوقەکەمان نبینی بوو نەماناسیوە بەس بە تەلەفۆنێک سیقەمان کرد ئێوە ئەوەمان لە هەر بۆیە متمانە بە هیچ کەسێک و بە هیچ شتێک نەکەن هەتاکۆ بەڵگە هەموو شتێتە بەردەمتان تا کۆچەر دووبارە بەخێر هاتی ئەوەی گوێبیستی بووین پێکەوە ئەو کەسە بوو کە بە حساب شوقەی پێفرۆشرا و دواتر دەرکەوتووە کامەکارێکی ساختەیە و فێڵی لێکراوە هیچ شتێبینیەکرد لەسەر قسەکانی هەیە بەڕاستی بەداخەوە سەرەتا بۆ حاڵەکاتێکی زۆر ناخۆشە و بەتایبەت بۆ ماڵەکە کە حەقەکەیان بە تەواوی فۆتا ئەوە هەیەیان بۆ پارێ و فۆتا خۆی ئەوەی کە مویمە پێشێ باسی نووسنگەم بەڕاستی ئەوەیە کە کابرا لە ڕووی قانونیەکەوە ینی هیچ شتێک نییە مامەڵەیەک هیچ شتێک بڕیارێک نییە لە دادگا حەقی کابرا وەرگێتە ڕاستە نووسنگەکە و کەسێک کە فێڵگە 20 زیندانی و دوای 20 ساڵ دوای 2 ساڵ دەرەچێت و هەمان کەس سوێتەوە دوای 2 ساڵ 6 مانگ 5 ساڵ هەرچەند بێک عقوبەکە دێت و دوای بێتەوە بەڵام ئەوەی لێرە حەقی ئەو ماڵەیە کە فەوتاوە پارەکە ئەو ماڵەت چەند ڕاکە و هەوڵ و ماندوو بوون ئەو پارەیان خۆ کردوێتەوە ئەم پارە لێرە ناگەڕێتەوە ئەوەی مۆزوع حەقی ئەو ماڵەیە کە بگەڕێتەوە بەڕاست بەداخەوە کە پێش هەموو شتێک ئەمە خاڵێکە کە زۆر زەرورە کە هەتا لە کرێچیشە ئەوە ڕۆیە ئانی چەندین جارە لە کرێچیە کابرا شوقێکی مەفروشیان خانووکی مەفروشەیە بکرێ دوای کرێچەکەم و ئەساسەکەی ئەبا ینی بەلایکەوە بای دەفتەرێک بای $5,000 $6,000 ئەیبات و هیچ کەسێک نییە ڕاستە و کەسە هەر حکومە درێن بەڵام دوای حکومەکە دەرەچێتەوە بەڵام حەقی کەسەکە ناگەڕێتەوە ئایا بە حکمی ئەوەی کاڵێ پارەمان نییە تۆ 6 دەفتەرەگەر پارەی نەبێ بۆی داانەی لە دادگا سبێنی احتمالێم کابرا شکاتیشکە بڵێ مانگی $100 پێ مانگی 50,000 پرسێ لەگەڵ ئەمە هیچ ئیسفادەیەک نییە بەڕاستی ئەمە خاڵێکە کە ینی خاڵێکە کەوا ئەکات تاوان زۆر بێ لە ڕووی ئەقاراتەوە ینی بۆیە کابرا پارێکی دەستەکەوێ ئاسایە چەند ساڵێکە ڕۆتە زیندانەوە دوایەتە دەرەوە پارێ ئەفەوتێ لەوێ ئەمە مۆزوعکە ئەمە خاڵێکە کە ینی خاڵێکی دڵخۆشکەرە بۆیە کە خەڵ بەرە ئەو تاوانە بەرێ زۆر باشە ئێوە لە نووسنگەکانی عقاراتە چۆن بەچی شێوازێک مامەڵە لەگەڵ هەم کڕیار هەم فرۆشیارە ئاکرێت من لێرە بەڕاستی بۆ هەموو ئەو کەسانی و هەم کڕیار هەم فرۆشیار ئەیانێ بڕۆنە هەر نووسنگێکی عقاراتی هەر کۆمپانیایەکی عقارات هەر شوێنە کە بیەوێت جاری وایە دوو کەس لە نێوان یەکتریان مڵکە فرۆشن نەجێ عقارات ئەن جاری وایە لە کۆمپانیایەکی چیمەنتۆیە شیشە شتێکە دوو کەس کە برادر دەرەچن خاوەنی کۆمپانیەکە برادێکی خۆی مڵکێکی هەیە ئەیفرۆشێ بە برادری تر بێ و یەکتری ببینن هەر لەسەر ئەساسی سیقا و ئەم مەشاکیلانی لێ دروستە بێت ینی بە شکلێکی عام بەڕاستی من بۆ هەموو کەسانێک یانێ مڵکێک بکڕن مڵک شتێکە ینی شتێکی بەسیت نییە تۆ بیکڕیت وڵی مەبلەغی بەسیتت بڕوە مڵک ینی شتێکی زۆر گەورەیە کە ئەتوانی زۆر بە ئاسانی یاری زۆر گەورەی پێ بکرێت من داواکارم ئەو کەسێک کە مڵکە کڕێت پێش هەموو شتێک ئەو کەسێک کە ئەی کڕێت بۆ نووسنگەکەی من یا بۆ نووسنگی هەر بە ڕێزێک
پێش هەموو شتێک خاوەنی مڵکەکە بانکات ئایا بەناوی منوێ بەناوی کاکەوەی بەناوی کەسێک شخصەکە بێت لەگەڵ مامەڵەکانیان ئێستا ئەمڕۆ هەندێک جارەیە بۆ نە شخصێکی ترەکەن بە خاوەنی و مڵکە مامەڵەکانیشی لایە بەداخەوەکە کابرا بۆ معاملاتێکی نەوچێت زەریبە یا بۆ معاملاتێکی کرێدان سوورەت قەیدی ناردبێت ڕاستە مستەمسەکانی پێ خاوەنی نووسنگەکان واکەنیان بە شکلی عام خاوەنی نووسنگەکان ئێستا منوەکو نووسنگەیەک زۆر لە کڕیارەکان هەیە سوورەت قەیدی مڵکەکەیم لایە ماڵەکەی بە ئەسڵیش لامە یان بۆ نە عەقدی شقەکەیم لایە بۆ معاملاتێکی کرێ بۆی هێناوم یا بۆ معاملاتێکی زەریبەیەک بەم بابەتی ئەستۆپاکی شتە دوێزە بۆ شتانە بۆی هێناوم بەڵام ئەم خاڵەوە ئەکان نووسنگە ینی مەرج نییە تۆ مستەمسەکانی کابراشی لابێت کڕیار باوەڕ بە نووسنگەکە بکات ینی ئەوەی کە زەرورە ئەو کەسەی کە مڵکەکەی بەناوەیە شخصەکە خۆشی وجودی هەبێت بۆی ئەم مشکلانە دروست بێت شخصەکە وجودی هەبێ هەردووکیان کڕیار و فرۆشیار بەرامبەر یەک وجودیانە بێت دانیشتن لە دوکانەکە مامەڵەکەی وەکوێ بە هەموو مستەمسەکانیەوە جاری وە هەیە کابرا شخصەکەیە بەڵام بەناو باکوێت یا بەناو دایکیوێت یا بەناوی کەسی برایەکی خوشتێک بێت لەسەر ئەساسی کاکرێت بەڕاستی ئەو مامەڵێکی گەڵەتە ئەمانی لێ ڕواایە زۆر باشە ئێمە ئاوتەی ئەو خاوەنی نووسنگەیەش کە مامەڵەکەی کردووە لەگەڵ ئەو چەند کەسەی کە مڵکەکانیان لەلا بووە وتەی ئەومان هەیە بووی دواتر بتوانین هەڵسەنگاندنێکی باش و گونجاو زیاتر بۆ تاوانەکە بۆ بارودۆخەکە بکەین گوێبیستی وتەکانی ئەوە بین دواتر ئەگەڕێنەوە. من وەکو خاوەن نووسنگە کە ئیشم فرۆشتن و کڕینی عەرزە و خانە و شوقە و شتە سەرەتا لەگەڵ چەند هاوڕێیەکە تێکەڵی قومار بووم ئەوانە بە جۆرێک کە شیرازی خێزانیشم تێک چوو خێزانم جیا بوویەوە و قەرزێکی زۆری شماتە سەر ئەنی بە جۆرە جۆرەکان متمانەم لای هیچ کەسێک نەما زۆر بیرم کردەوە و زۆرش ئەزعاجم چکە بێحەد لە قەرزان چەندێک فترەی چەندێک تۆ تێکەڵی کاری قومار و تووشی قەرزاری بوویت چەندی خایاند زۆر نەبوو بەڵام ئەنی ئەکرێت بڵێن چەند ساڵێک 3-4 ساڵێک باڵێن زۆر قەرزار بووم داوای پارەکەشیانە کردومانانی هیچم بەخاڵە نەهات ئەوە بوو بیرم کردەوە ماوەیەک کە چەند خانوویەک هەیە لە نووسنگەکە بیفرۆشم و بۆ شێوازە پارەکەی بدەمە بە قەرز و شتەکان بیشم کردەوە کە کەس قەرزی پێ نایە بۆی کە داوای قەرزت لە خەڵک کردبوو کە پێرنێن بەڵێ هیچ شتێک مڵک و ماڵی خۆتت نەبوو کە بیفرۆشی و بەشێک لە هەمووی فەوتە سکاڵات لەسەر هەبوو لەسەر و قەرزانەی کە باسیەکەی لە نەتیجەی قومارەکەی هاتۆتە سەر حکوم درابووی پێشتر نە دوای ئەوە بیرم کردەوە کە دوو خانوو شوقەیەک هەیە لە نووسنگەکە بیفرۆشم ئەوە بوو کە لە ماوەی 2 ڕۆژە فرۆشتم هەموو ئەو دوو خانوو شوقەی لە ماوەی 2 ڕۆژە بەس بووی کە ئەهاستم پێ نەکەن ئەدویست بیفرۆشیت و بڕۆی پارەکان قەرز بەمەوە و جگە لەوەش بۆ نەپاری قەرزارەکان بەمەوە کە قەرزارم هەمیش تەکمیلەی شتەکانی خۆم بکەم بۆی کە نەجاتم بێت ئەوە بوو لەگەڵ هاوڕێکمان ڕێککەوتین کە ئەویش پارەی خۆی وەرگێت لە هەر خانووەک هاوڕێی چیت بوو لەکوێ لە نووسنگە بەیەکەوە ئیشتانەکە پێشتر ئەوە بوو بۆ هەر شوقەیە خانوویەک 25 گەڵام پێەیە لەسەر چی ڕێککەوتن وتە چی بکەتەوە سەرەتا من پێم وتوکەوە وەکو فرۆشار خۆ و پیشان بە لای کڕیارەکان ئەوە بوو من وەکو خاوەن نووسنگە هاوڕاکەشم وەکو فرۆشیار ئەتە و کەسانیش کە هاتن بۆ سەیری شوقە و خان و شتەکە وەکو کریار هاتە بوون ئەو بوو لە ماوەی 2 ڕۆژە فرۆشتم و هاوڕاکەشم بوو هەر خانوویەک یا شوقەی کۆتا 25 گەڵام پێەیە ئیتر ئەوە بوو لەسەر ئەم کەسی کە دەستگیر کراوم شوقەکە بوو سکرام لەسەر تۆمار کرا بەچەند ئەو سێ خانووە هەمووی کۆی پارەکە چەند دووەرگرت 22 دەفتەر بوو 22 دلار بوو بەڵێ باشە ئەو مشتریانە چۆن هاتن بۆ لات چۆن قەناعەتت پێکردنکەوە مثلەن تۆ وتت ئەو کەسە ساحێبە ئەسڵی خانوو شوقەکان نەبووە چۆن ئەمانە ڕازی بوون مثلەن بێگومان ئەگەر سەیری بەڵگەنامە و تاپۆ و یاخود ڕقەمی هەر مڵکیەک بکەیت ئەزانی کە ئەمە ئەسڵەکەی هیکێ و تۆ مثلەن ئەبێ بیناسیتەوە کە ئەمە خاوەنی ئەسڵیان ئەمە چۆن ئەو قەناعەتیان لەلا دروست بوو کە پێش ئەوەی تۆ مثلەن بابەتی تەحویلکردنی تاپۆ و مڵکەکان بێت هەموو پارەکەیان ئەیە تۆ من چی بوو
ئەوە بوو کە بەجۆی قسەم لەگەڵان ناکرد کە با بڵێن خۆمانین و کێشە دروست نابێت و ئەمانە توانیم قەنەعەتیان پێ بکەم لە ڕێگەی هاوڕێکەشمەوە ئەو وەکو فرۆشای ئەو بوو کە ڕێکلی خانۆکەم پێدا و ئەوش پارەکەی هێنا. کورد بوون سەرجەمیان ئەوانێک باشە چۆن دەستگیر کرای چۆن ئاشکرا بووم بابەتە ئەوە بوو لە کۆتاشدا ئەو شقەکە بوو کە فرۆشتم ئسکام لەسەر تۆ ماکرا کەشف بوو ئەوە بوو بۆ ماوەی ئێستا لە سژنام 2 ساڵ حکم دراوم باشە بەڵام شتەکانی یەکلایی نەبووەوە ئەوانش سکاڵیان هەیە دوو خانۆکەی تریش ئەوان خانوو بوون ئەمە شوقە بوو عەرزە و شتت نەفرۆشت نانە ئەسەردانە بوو دوو خانوو شوقەیەک بوو بەجارە یەکلایی نەبووەوە ئەوانش سکام لەسەر تۆ مار کراوە هەر لەسەر تۆیان لەسەر هاوڕێکەشت هاوڕێکەشم ئەویش لەسەر سزای وەرگرتووە باشە دەستگیر کراوە زۆر باشە بابەتی بەکرێدانی خانوو ئەو شتانەشتە کرد وەکو نووسنگە خاوە نووسنگە بە تاکیدانی تۆ خاونی تۆ دوای ئەوەی کە تووشی ئەم حاڵەتی قەرزاری و ئیفلاسە بوویت هەر بەردەوام بووی لە کاری ئەوەی کە نووسنگت هەبێت ئەتر ئەوە بوو بەتەمان بووم کە متمانە لای خەڵک پیاکەمەوە باشە هەمیش قەرزەکان بۆمەوەی کە یەکجار تۆ ئەم کەسەی کە سکاڵای لە تۆ تۆمار کردۆمە بەستم ساحێبی شوقەکەیە ئەڵێ ساحێبی ئەسڵی شوقەکە ئەڵێ من کە ڕۆشتوم بۆ ئەوەی لە دوکانێکی تەنشتی ئەو گوێم لەوە بووە کە ساحێبی ئەم نووسنگەیە ڕای کردووە لەبەرەوەی خانوو شوقەی ژمارەیە کەسی فرۆشتووە و شوێنەکەی بەجێ هێشتووە بۆیە منیش هەوڵمدا و گەڕام و بۆم دەرکەوت کە بە فعلی خانووە شوقەکەی منیشی فرۆشت و ئەدویست بۆ کوێ بڕۆی بەتەواو بڕۆمە دەرەوەی وڵات بۆ پارێ ئەم قەرزەکان بمەوە زووش نەجاتم بێت لە کۆڵم بێتەوە چکە هەڕەشیان لێ کردم خاوەن قەرزەکان و هەمیش ئەو پارانەی کە لە قمارە دۆڕاندە بووم هەڕەشەم لێکرا منش بۆی کە یەکجار پارەکان بم و نەجاتم بێت بڕۆم باشە ئەدویست بڕۆیت وتت تۆ لە هاوسەرەکە جیابوویتەوەی مناڵەکانت لای خۆتیان لای هاوسەرەکە چەندانە مناڵەت هەیە؟ 3 مناڵم هەیە. باشە ئێستا ئەتوانی نەفەقەی ئەوان بکێشییان و کاتش کە قەرزار بوویت نەفەقە و بژێوی ژیانی ئەوانە دابی نەکرد؟ وەک گوتم ینی من کەوتمەژە قەرزەوە ئەنی بە هەموو جۆرێکەوە بە هەموو ڕوویەکەوە هەمیش سقەم نەما بوو لای کڕیار و شتەکان ئەوان بۆ بیرت لە پلانێکی تر لە شتێکی ئیشێکی حەڵاڵیان چوزانم شتێکی تر بەدیلی ئەم ئیشت نەکردەوە پارەکە قەرزارەکان قەرزەکە زۆر زۆرن ئەوە نییە بەپاری حەڵاڵ بتوانم بەدەستی بێنم زۆرە لەوەیە پەشیمانم کە من سەرکەوتوو بووم ینی خاوەن ئیشی خۆم بووم ئیشمە کرد پارەی باشم بەدەسێنە ئەوە پێم ناخۆش. ئەتەوێت چی بڵێ ئەگەر ئێستا کات بگەڕێتەوە چۆن مامەڵاکەی چیەکە یان چی ئەڵێیت؟ ئەگە کات بگەڕێتەوە بەر لە هەموو شتێک قمار لە مێشکی خۆم دەرەێنم قمارکردن و ئەو بابەتان دەرەێنم مەشروب بوو شت چکە بەجددی ژیانی وێران کردم. چاوەڕێیەکەیت لەسەر کەیسەکانی تر حکمی زیاتر وەربگری خۆدامادە کردووە بۆ حاڵەتە؟ بەڵێ تەسەوڕەکەم چکە 2 ساڵم ئەوەی حکم دراوم لەسەر ئەمەی شوقەکە و خانوەکان و هەم جگە لە قەرزەکانیشم بەسەرماوە سکاڵی قەرزەکانیش. کاک عەتا گوێبیستی ئەوتەی خاوەن نووسنگەکە بووی ئەگەر تێبینیە شتێکت لەسەری نەبێ بەڵام لەم ڕووداوەیە دوو لایەنی سکاڵا هەیە هەم ئەو کەسانی کە مڵکەکانیان فرۆشراوە هەم ئەو کەسانەشی کە مڵکیان کڕیوە و فێڵیان لێکراوە و دواتر پارەکەیان لەدەستچووە اینجا ئەمە یاسا چۆن مامەڵێ لەگەڵ ئەم بار و دۆخەیە ئەکا ئەمە یەک سزای هەیە و یەک تاوانی تشکیل کردووە یان زیاترە؟ بەڵێ ئەمە ئەتیادیە 2 سکاڵەکار 3 سکاڵەکاریش لە یەک دۆسیا هەبێ فعلە جرمەکە یەک فعلی جرمی ینی کردەوە تاوانکاریەکە یەک کردەوەی تاوانکاری هەڵساوە مڵکی کەسێکی فرۆشت و بە کەسێکی تر فێڵەکە لە هەردووچیان کردووە بڵێن لە کاتا بەڵام لە بەرەوەی دۆسیەکە یەک کردەوە یەک فعلی جرمیە و یەک بۆ کڕین و فرۆشتنەکە ژەر یەک جەریمەیە بەڵێ وحدەی غەڕەز ینی یەک سەبەبە یەکمە بەسکردی بۆ بەدەستی بۆم بەسی دەسێنانی پارە ئەو کارە تاوانکاری کردو و یەک غەڕەز هەبووە لە کردەوە تاوانکاریەکە بۆ یەک جەریمەیە سەبارەت بە 2 سکاڵەکار 3 سکاڵەکاریشی تیاوێ ئەتیادیە لە ڕووی قانونیوە هیچ گرفتێ ناکە بەڵام من سەبارەت بە وتانەی کە ساحەبی نووسنگەکە ئەوەی تریش کردی بۆ ئەوی خەڵک
تووشی ئەم حاڵەتە نەبێ ئەبێت چی بکرێ ینی حەلی قانونی چییە واحتیادێتەوە گەر تەلەفۆنێک بۆ محامیەک بکە یان چتە نووسنگی محامیەک ڕاوێژێکی 5 دقەی پێ بکەی حەلی ئەو چارەسەری ئەم شێوازە فێڵکردنە بە ئاسانی وەرەگیرێت پێشەوەی فێڵەکەیان لێ بکرێ پێش ئەوەی خەڵک تووشی ئەم حاڵەتان بێن چارەسەر چییە کابرا یعنی تۆ ئامادەی 6 دەفتەردەی بە شقەیەک ئامادەی 20 دەفتەری بە خانوویەک 30 دەفتەر بە خانچکڵەت دوو خانوویەکم فرۆشتۆ لەسەری 20 دەفتەر بۆ لەم 20 دەفتەرە من ئەگەر خانوویەک بکڕم قانون حەلی کردووە چۆن بۆ ئەوی ئەو 20 دەفتەرم نەخورێت ئەڵێ بە هیچ شێوەیەک تا تاو ئیقرارکردنی بەردەم فەرمانبەری تایبەتمەند لە دائیرەی تاپۆ ئەم عقدە دروست نییە یعنی من کە خانوویەکم کڕیوە لە نووسنگەیەک بڵ عقدەکەم لەگەڵ نووسنگە کڕیەوە پارەشی ئەگەر بە حدێک پارەیەکی ڕەمزی تەستین کەم تەواوی پارەکە تەسیم ناکەم تا لە دائیرەی تاپۆ لە فەرمانگەی تاپۆ پەنجەمۆرم بۆ نەکرێ و خانووەکە سوورەت قەیدی بۆ وەرنەگیرە دروست نییە باقی پارەکەی تەواوی پارەکەی بدەیت بۆیە چارەسەرکردنی ئەم شێوازی فێڵکردنە تا حدێک ئاسانترە لە چارەسەرکردنی شێوازی فێڵ لە ماڵی منقولی پێڵێن ینی ماڵێکی گوازراوە بەڵام لە عقارەتە هەرچەنە قانون مادێکی تایبەتی بۆ ئەم حاڵەتە دیاری کردو کە تەسەڕفکردن لەگەڵ بە عقارێک لەگەڵ ئەوی بیزانی خۆت نییە و تەسەڕفی پێوەکەی مادێکی بۆ دیاری کرد بە 457 ئەمەیان تا حدێک ئاسانترە و قانون حەلیشی کرۆ القانون لا يحمل المغفلين ئەوانەی کە مغفلن يعني ئەمان ناڕێت ینی ئەگەر ئەوەی بزانێ پرسیارێکی بکردە بە هیچ شێوەیەک تووشی ئەم جۆرە کێشە نەبووە خەڵکیش پێویستە لە داهاتوە تووشی ئەم کێشە نەبێەوە هەر مڵکێک کە ئەی کڕی لە هەر نووسنگەیەک لە هەر جیهەتێک تا لە بەردەم دائیری فەرمانبەری تایبەتمەند لە تائیرەی تاپۆکەی ئەو عقارەی سەر بەو تاپۆیە پەنجەمۆری ئیقراری کۆتایی لە ساحب مڵک وەرنەگیرێ پێویستە تەواوی پارەکەی تەسلیم نەکرێت کە تاپۆن بەڵام ئاگادارین کە مڵکیش هەیە تاپۆ نیە و مامەڵەی کڕین و فرۆشتنیشی پێواکرێت لەو حاڵەتەیە چی ئەو بۆکانە چەند قانونی نییە هیچ مامەڵەیەکی قانونیە مڵک بەپی قانون ئەو عقدانەی کە ئەکرێت لە بینی کڕیار و فرۆشیارە هیچ ئەو عقدانەی نووسنگەش قانونی نین هیچ ئەو عقدانەی نووسنگەش کە ئێستش ئەو نووسنگانی عقدی کڕین و فرۆشتنەکەن ئەو گرێبەستانەی چیان گرێبەستێکی قانونی نین و مادەی 138 قانونی مەدەنی ئەو گرێبەستانە پوچەڵ و هیچ ئاسارێکیشیان نییە یەکسەر داوایەک تۆمارکەی لە محکەمە نەک ئەطراف صاحب مەسلحەی توانی هەڵیۆشێنەوە پاڵبژ مادەی 140 قانونی مەدەنی بۆیە ئەمانە هیچیان گرێبەستی قانونین و کڕین و فرۆشتنانی لە تاپۆ لە نووسنگەکانی کڕین و فرۆشت نەگرێت ئەو خانووی کە من و تۆ کڕیمانەوە لە نووسنگە عقدی بێگەن ئەو عقدانە هیچیان قانونی نین يعني ئەو عقدانی گەشت دواتر لە دادگا وەرگیرێن چڵکردنەوەی عقدەکە و گەڕانەوەی هەردوو تەرەف بۆ پێشبەستنی وەرگرتنەوەی پارەکە و تەسلیمکردنەوەی خانووەکە ئەکرێ بەوەی اعتیباری پێ بکرێت جینا وەکو بڕۆی کەسێک مڵکێکی لێ کڕیوە بڵێ مڵکی منە بە شێوەیە قانونیە مجرد کڕین و فرۆشتن ئەبێ لە فەرمانگەی تایبەتمەند لە بەردەم فەرمانبەری تایبەتمەند وشکلێتی تایبەتی کە قانون بۆ دیاریکرۆ شکلێتە وەربگرێت لە بەردەم فەرمانبەری تایبەتمەند پەنجەمۆری و ئیقراری کۆتایی لەسەر وەرگرتنی پارە و کڕینی خانووەکە لە بەردەم فەرمانبەری تایبەتمەند بۆ چارەسەرکردنی ئەمانە شتێکی بەسیتە یعنی قرس نیە بەڵام فێڵکردنی گەورەتر هەیە لە کوردستانە لە چەند ساڵی ڕابردوو کە بووە لە فێڵکردنی گەورەی 300-400 میلیۆن دلار هەبووە کە لە خەڵکی ڕەش و ڕوت و فەقیری ئەم میلەتە کراوە زۆر بە ئاسانی کراوە ئەوانە قورس و گەورەترن ینی باشە کاک عتاکەواتە جەنابتان ئەڵێن ئەو عقدانەی و ڕێکەوتنانەی کە لە نووسنگەکانی عقاراتە ئەکرێت نایاسایین هیچیان قانونی نین و پوچەڵن و هیچ اعتیبارێک و هیچ ئەسەرێکی قانونی نییە و هیچ ئاسارێکی ینی قانونیە و کەسێکیش ناتوانێت لەسەر ئەو عقدانی کە لە نووسنگە کردوێتی من ئیلزام کا بۆی خانۆکی خۆمی پێ بدەم لە بەرەوەی قانونی نییە. کاک کۆچەر جەنابتان چی ئەڵێنەوە ئیشەی کە ئێوە یکەن لە ڕووی یاساوە کاک عتاڵێ ئەمە هیچ قیمەتێکی قانونی نییە ئێوە چۆنی مامەڵە لەگەڵ کڕیار و فرۆشیارەکان ئاکەن. بەڵێ بۆ سەرتان بۆ جوابی قسەی کاک عتا مۆزوعی قانونیە لە کڕین و فرۆشتنا ئێمە نێوەندگیر ئەبین لە بینی کڕیار و فرۆشیارە بەڵام عقدەکەی لای ئێمە ئەتمادی پێ ناکرێت لەبەرەوەی هەر ینی ئەتوانی نەیکی زۆر نۆرماڵە بەڵام وەکو ئەوەی کە عقدەکە باتڵ بە هیچ قانون نەبێت نەخێر قانون لە بینی لە کاتی بەکرێدانە تۆ عقدەکەی لە بینیان دوو کەسا خۆ ناچی لە دایرەی تا بۆ عقدەکە بۆکە ناچی لە کۆمپانیایەکی کڕین و فرۆشتن عقدێکی بۆکە لە بینی دوو کەسا کە مڵکێکی بەکرێ لە کاتی بەکرێدانە بەڵام لە کاتی کڕین و فرۆشتنا ئێمە زیاتریش بەوە ئەکەین کە نێوەندگیر ئەبین نێوەندگیرە بین کە تا مڵکەکەی پیشاندن وجودی کڕیار و فرۆشار هەبێت لە شوێنەکە لە ئۆفیسەکەی ئێمەیە دوای ئەوەیان نێری بۆ دایرەی تاپۆ یا بۆ کۆمپانیای ئەوانەی کە شوقەکانیان هەیە بۆ کۆمپانیەکان ئەگینا ئەو عقدەی ئێمە کۆی قانونی نەبێ و عقدەی ئێمە زیاتر بۆ کاتی بەکرێدانە ئەگینا ئەو عقدەی کە قانونی بێت ڕاستە هیچ مڵکێک لە نووسنگەیەک نادرێت بە کەسەکە بە ناوی کڕین و فرۆشتنەوە ئەبێت دایرەی تاپۆ مثلەن کەیەک بۆلای ئێوە گەر من خانوویەکم هەیە ئەمەوێ بیفرۆشم چی شتێک لە من داوا ئەەکەیت بۆی لە بەردەستی تۆیە بێ لە بەرامبەر ئەو کەسەی کە
کە خانوەکەی منەکڕێت چی شتێکی تر لەو داواکەن من بۆی وەکو مامەڵەیەکی دروست من وەکو خودی خۆم بۆی کە مامەڵێکی دروست ئەنجام بم کڕیار و فرۆشارە بێت دوکان وجودیان هەبێت و بەو کەسش تاکی دەکەمەوە کە کڕیارە ینی ئەمڕۆ مامەڵەکە ئەبڕێنیتەوە هیچ بەڕەپارەیەک مەستی بێنە بچۆ بە دایری تا بۆ 5 ئەو سوورەت قەیدت پێ بێ ئایا بۆ دڵنیایی ئەم شخصە ئەم مڵکە بەنای ئەم شخصەیە ئەم شخصەیە دوای ئەوەی کێن بوو ئەتوانین کتابێکی نووسینگەکەم مڕدن نێوەندگیر ئەبیت لە چکە زۆری پێچێت تا تقریبا نزیکی 2 مانگی پێش لە دایری تاپۆکرێ بەناویەوە بەڵام نێوەندگیرە بیت تۆ لەلایەن ئەردووکیان کڕێر فێشن دایری کارەبا ئاو زەری بەم شتانێک لایەکەنەوە و بێ بچنە مامەڵەی ئاسایشکەن موافقەی ئاسایش وەرگرین کە ئەم مڵکە بەڕسمی ئەم مڵکی ئەم شخصەیە ینی مستەمسەکاتی هەردووکیان بە یەکتری ڕۆنە ئاسایش ئەو ڤیددیۆیی کە گوێمان لێ تەسەورەکەم ئاسایشش نەکرابێت لەسەر ئەساسی سیقا منۆکو نووسینگەیەک احتمالە زۆربەی کۆمپانیەکان بینم چکۆ بۆ مڵکێکی تاپۆ نابێت ئێستا قانونێکی باشیان کرد لە مڵکی تاپۆکانە گەڕەکە هەتاوکو ئاسایش ئاگدانە دڵنیانە بێت لە مامەڵەکە نێڵن مۆلیدی باڵکرێ کارەبای باڵکرێ کارەبەکەی لێکوژێنەوە بەس لە سیتیەکانە من کە بە حکمی ناسایی ئەتوانم بەشی کۆمپانیەکە بڵێم شوقی کاکعتایە یا کاک فڵان کەسە کارەبەکەی باڵکەنەوە بەپێی ئیلاقات کە ئەمە ئەگەر لە واقعیان ئاسانکاریە بۆ من بەڵام مامەڵێکی غەڵەتە ئەبێ ساحەبی مڵکەکە دڵنیایی کاتەوە بە کۆمپانیەکە کارەبەکەی باڵکە یا ئاوەکەی باڵکە بۆ مامەڵەیەکی دروست من بۆ نووسگەی خۆم باسەکەم لە خۆمەوە ئەبێ کڕیار و فرۆشار دوکان وجودیان هەبێت نێوەندگیر بن بچنە دایری تاپۆ یا ئەو کۆمپانیای کە کۆمپانیەکانی کە شوقە خۆتان هەموو ئەم ڕێوشێنانە جێبەجێەکەن مەرجە لەلاتان بەڵێ مەرجێکی سەرەکیە کە بەبێەوە مامەڵێکی دروست ناکە احتمالی ئەو مەشاکیلانەی تدروست ئەگەر ئێوە ئەم مەرجانە جێبەجێنەکەن کی لێتانە پرسێتەوە چیە بێت لێت ناپرسیتەوە تاوەکو ئەوەی کۆتای ئەمە ڕۆیە کە ڕوویان مەشاکیلی بۆ دروست بۆ کاتە ئەگینا چکە زۆربەی نووسینگەکان کلیلی ماڵەکانیان لەلایە مستەمسەکاتی سەحمڵکیان لەلایە و وتم پێشووتری سوێت قەیدیان لەلایە عەقدی شوقە و خانوەکانیان لەلایەوانی کە لە کۆمپانیەکان بەغێری دایری تاپوو شتەکان وجودی ینی ڕێگە خۆشکەرە کە بتوێ تاوانێکی و ئەو تاوانە دروست بێت بەڵام ئەگەر توێ مامەڵەیەکی دروست بکە ئەو کەسەی کە کڕیارە بە تایبەت فرۆشیار نەکڕیارە بێ دڵنیای کاتۆ کە خودی ساحب مڵکەکە وجودی هەیە لەگەڵیا هیچ بەڕەپارێک نییە تاکو لە دایری تاپۆ یا لەو کۆمپانیا کەسێک کە خانوو لە لای ئێوەدانێ ئەڵێ مثلەن بۆ کرێ یان بیفرۆشن بۆمان یەکسەر داوای کلیلیە و شوێناکەن خۆی مەرجی سەرەکیە چکە جاری وا هەیە کابرا بۆنە ماڵی لە هەولێرە یا لە کەلارە یا هەڵە بجەیە ناکات 2 ڕۆژی پێ ئەچوێت کابرا داوامی هەیە تا ئێوارە بۆنە لە نوێی بەیانە شخصەیە کابرا تا ساعت 2 داوامی هەیە خاوەنی مڵکەکە بۆیە مەرجە کلیلەکە دەدابێت زۆر باشە کاک عەتا ئەمە کەسێکی تریشی لەگەڵا بووە ئەگەر گوێبیستی بوو بێت لێ شەریکەکەم دیارە پێشتر بەیەکەوە کاریان کردووە ئەو خۆی کردووە خۆی پیشاندا وەکو ساحێبی ئەسڵی ئەو ئەمڵکانی کە مامەڵی پێوەکراوە اینجا بۆ ئەمیش هەمان مادە و سزای بەسەرا جێبەجێ ئەکرێت بەڵێ قانون بە پێی مادە 47 ئیشتراک لە بینی هەردوو تەرەفەکانە یعنی ئەو ئیشتراکە هەبووە لە بینیانەوە زۆر بەڕێکەوتنی پێشوەختە ئەگەر بەرنمەیان داڕشتووە دیارە وتوێتی تۆوەرە خۆت بەم خانوە خاوەنی مڵکەکە بناسیێنە من مشتریەکە بۆ هێنم دیارە ڕێکەوتنیکی پێشوەختیان هەبوو و ئیشتراکیانێ و ئیشتراکی ژیان بە مساعدەیان بە تەحریزیان بە ئیتیفاقەیە دیارە ئەمان ئیتیفاقیانە بۆ مساعدەشیان هەبوو لەسەر ئەو حاڵەتە بۆیە هەمان عقوبە و هەمان سزای ئەگرێتەوە لە بەرەوە تەواوکەری فعلە جورمیەکەن بە هەمویان بەڵام ڕاستی ئەوەی کە هەیە ئەم جۆرە خەڵکانە بڵێن ئەم نوع تاوانانە پیانەوترێت جەرائمی عەمدی لە فێڵکردنە لە جەرائمی عەمدی بە دەرەجەی ئیمتیاز عەمدیە یعنی هەندێک جەرائمی هەر عەمدیە جەرائمی خەتا هەیە ئەم جەرائمی فێڵکردنە لە عەمدی ئیمتیازی زیاترە چونکە کەسەکە بە بەرنامە ئیکا ئیشەکە پێشتر خۆی بۆ حازرەکە بە فکرێکی ساف بەرنامەی بۆ داڕژێت وەکەوەی کە مامۆسای بە ڕێزوتی ئەتەنان ئەو سوورەت قەیدەی کە ئەوەیە لە سوورەت قەیدیشی بۆ هێنێ دەستکاری سوورەت قەیدیشی بۆکە وەرەقەی ئاسایشیشی بۆ حەلەکە تەلەفۆن بۆ کەسی ترەکە ئەمە ئەوانە هیچی نەکراوە بڵێ ئەمە ئەڵێم ئەو کەسانی کە ئەم جۆرە فێڵکردن ئەەکەن هەمووی ئەمانە پێشوەختە حازرەکەن بۆی تۆ ئەبێ ئاگاداربی لە فێڵ و تەڵەکەی ئەوان تەنها لە یەک شێوەز نایگریدەوەی بڵێ سوورەت قەید بڵێ ئەوە سوورەت قەید تەنانەت ئەو خۆی لە سوورەت قەید و پرسیاری دوای سوورەت قەیدیش حازر باش اینجا ئوستاز ئەمە پێشتر مثلەن باسی ئەوە کردکەوە پلانی بۆ داڕێژراوە بێگومان کراوە ئەمە یەکێکە لە ڕوکنانەی بەڵام ئەمە دوو کەسن بۆ ئەنجامدانی زۆربەی تاوانەکان بۆەوەی تاوانەکە قورس بێت یا خود سزاکەی قورسی بەسەرا بسەپێنرێت چەند کەسێکیان زیاتر لە کەسێک بۆ ئەمەش هەمان حاڵەتە بێ زیاتر ئەمە زیاتر پەیوەندی بەوە نیە چەند کەسن و 4 کەسن و 5 کەسن ئایا باندی تاوانکاری ئاسانکاری کراوە بۆ ئەنجام لە ڕاستیە چەند کەس و 4 کەس و 5 کەس بۆ زاڵبوونە بەسەر ئیرادەی مەجنا عەلەیهیە یعنی سال لە شەڕا لە دزی مەسەڵەن چەتەیە لە ڕێگریا بۆی ئیرادە
ئەم بە فێڵکردن ڕزاڵ بۆ بەسەر ئیرادی ئەو کەسە ئیرادەی نێشتوە 1 کەس بێ و 4 کەس بێ و 5 کەس بێ ئیرادی کەسەکەی نێشتووە تۆ ئەوە فێڵی لێ کردو ئەوە خۆڵی کردو چاوی بە 1 کەسیش ئیرادەی ناهێڵرە بۆی ئەم 2 کەس و 3 کەس و ئەوانەوە زیاتر بات بەرنامەدا ڕێژران و تروقی خۆی نەسی مادەی 456 ئێستا ئەمە 457 بەس 450 استعمالی طرقی احتیالی بۆی ئەمە 450 بۆی بینەر لەلای ڕوون بێت 456 بۆ فێڵکردن بە شێوەیەکی عام بۆ ئەو شتانەی کە ئەگوازرێنەوە ئەمە 450 بۆ لەسەر عقارات و لەگەڵ ئەوەی کە ئەزانی خۆی نییە مڵکی خۆی نیە هەڵساوە تەسەڕفی بە عقارەکەەوە کردو و زانیوە خاوەنی نییە بەبەستم لەم حاڵەتە ئەوە بووە کابرا کە 2 کەس بوو 3 کەس بێ 4 کەس بێ ئەوەنە شارەزایانە کە تاوانەکە ئەکات بۆ ئەوی فێڵ لە ئیرادەی کەسەکە بکات خۆڵ بکاتە چاوی و ئەمان زۆر شارزان بۆیە من هەر لە سەرەتای بەرنامەکەش وتم سزاکەیان سووکە بەڕاستی پێتان وان نییە سووکی ئەو سزایانی کە لە یاسادا بڕیاری لەسەر درراوە بۆ تاوانی فێڵکردن ئەمە وا بکات کە ڕۆژ بە ڕۆژ ئەم تاوانە بەربڵاو بێت بڵێ ئەکرێکێک لە هۆکار ناکرێ هەمووی بێ بڵێ ئەکرێکێک لە هۆکارم بەڵام خەڵک ئێستا فێر بۆ خۆی مانوو ناکە بۆی دەوڵەمەند بێت یعنی دەوڵەمەند بوون و پارە پیاکردن پێویستی بە مانووبوون هەیە بەڵام ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەبارە اقتصادی کە هەرێمی کوردستان و عێراق و ئەوانەیە خەڵک بە مانووبوون مانوو نابێ بۆ چی ئەکات بە ڕێگاری فێڵکاری ئەوێ دەوڵەمەند بێ بە حرامخۆری و بە فێڵکردن لە خەڵکی تر دەوڵەمەنی دروستەکە ئەمەش دڵنیا بە من تەئکید لەوە ئەەکەم و ئەگەر یەکێک لە هۆکارەکانی تونکردنی سزاکەی و بەرنەدانی تا گەڕانەوەی پارەکە یعنی کاتێک قورسترین سزا بۆ ئەم جۆرە تاوانە 450 لە کاتێکا کە تۆ فێڵ لە مناڵی قاسر بکەی یان لە شێت بکەی یان لە کەم ئەندام کە یان لەوانە 450 سزاکەی گا بە 7 ساڵ ئەویش هەر سزایەکی زۆر نییە لە حاڵەتی چونکە 456 عقوبەکەی تا 5 ساڵە بێ 58 تۆزێک عقوبەکەی قورسرە ئەوی زیاتر وەلی وەسی و قەیمەکان فێڵ لە مەحجور و مناڵ و ئەوانە بکەن شێت و مناڵ ئەوانە بکەن ئەو تۆزێک عقوبەکەی قورسرە بێ بە جینایەت تا 7 ساڵە چێ بەڵام لە ڕاستیە من یەک پێشنیارمەیە لە کاتێکا بەرلەمانی کوردستان جاری پێشوو ئەفوات عفوی دەرکرد و لاسای لێبوردنی گشتی دەرکرد وتی ئەو کەسانەی کە تۆمەتبارن بە دزینی ماڵی دەوڵەت تا پارەکە نەجێڕنەوە بەرنابن بەر لێبوردنی گشتی ناکەن پێویستە لە کاتی دەرکردنی یاسای لێبوردنی گشتیشا کە ئەمانە شمولی لێبوردنی گشتی نەکەن تا پارەکە نەگەڕتویان کابرا کە 2 ساڵ حکومە درێت محکەمە لە بڕیارمدا بە 2 ساڵ حکومیدا دوای 2 ساڵەکە بڵێ دوای 2 ساڵەکەش تا گەڕاندنەوەی پارەی کەسەکە ئازاد نەکرێت تا پارەکە ئەجێڕێتەوە بۆیە بەڕاستی پێویستە لە نەسی مادەکە تعجیل بکرێ مادەیەکی کۆنی ساڵی 69 یعنی تا ئێستا شێوازی فێڵکردن احتیمالە لەو کاتا کەمتر بێ ئێستا شێوازی فێڵکردن زۆر پێشکەوتوترە یعنی لە هەموو دنیا ئەتوانێت بە ئاسانی شێوازی فێڵکردنی نێودەوڵەتی دروست بکات لە هەرێمی لە ڕێگای شەبکاتی ئەنتەرنێت لە ڕێگای عقدی ئەلیکترۆنی لە ڕێگای هەموو شێوازەکانی تر بۆیە ئەکرێ مادەکە بۆ شێوازە لە پەرلەمانی کوردستانیان لە عێراق تعدیل بکرێت کە مادەی 456 و 57 هەر کەسێک بەم مادەیە سزادرا تا گەڕانەوەی پارەی ئەو کەسە کە مسکاڵاکارە بەرنەبێ لە سەجن 2 ساڵ حکم درێت دوای 2 ساڵێکش ئەمە سەبارەت بە ئینەکە سەبارەت بە لێبوردنی گشتی دیسان لێبوردنی گشتی شمولی نەکاتە ئەوە چونکە جەرائیمی جونحی مخەلە بشەرەفە 456 لە جەرائیمانەیە کە یەک کەس ڕۆژێک حکم بدرێت لەسەر 1 ساعت ئەو کەسە بە هیچ شێوەیەک فەرمانبەر بێ دەربکرێ بە هیچ شێوەیەک بۆی نیە لە دەوائری حکوومەتە جارێکی کە دابمەزرێت لەسەر مۆزوع و دانامەزرێت ئەم چەندە جەرائیمەکە مخەلە بشەرەف بەڵام سزاکەی سزایەکی سووکە ئێمە ملاحەزەمان لەسەر سزای یاسایی مادە قانونیەکە هەیە زۆر باشە کاک کۆچەر تا چەند ئەم جۆرە تاوانانە بەنسبەت ئەگەر وەکو نووسینگەکانی عقارات باسی بکەین تا چەند کاریگەری کردوتە سەر ناو و ناوبانگی نووسینگەکانی کڕین و فرۆشتنی خان بەداخەوە کاریگەرێکی زۆرە ئەنی تۆ ببیستێت لەناو خەڵکا بڵاو بێتەوە جارێشتا بەتاوی بڵاو کاریگەرێکی زۆری هەیە بەس ینی کاریگەریش هەیە لەگەڵ خەڵکە لەداخەوە خەڵک تەطبیقی ناکەین دوای ئەوە ناچێت دوای متمانە ئەکەوێت ئەنی من بەخۆشمەوە ئەمە ئەو کەسێک کە مڵکێک ئەکڕێ بەڕاستی پارەکەی ئەو مهمترە لە ئیسفادەی نووسینگەکە لەبەر ئیسفادەی نووسیان لەبەر متمانەی خاوەن عقارەتەکان یان نووسینگەکان مەڕۆن کە هەمان کەیستان بەسەرا بێتەوە دڵنیا بنەوە کە مڵکێک کە ئەیکەڕن لە هەر نووسینگە لە عقاراتێک شخصەکە وجودی هەبێ بۆ مستەمسەکاتانە وەکو باسمان کرد لەوە کاکەداشان مستەمسەکان وجودی هەیە لە شوێنەکە بەڵام ئەتوانی تەسکەرە و کاتی نیشتمانی کاتی زانێڕشتانی ساحەب مڵکەکە داواکەی لەگەڵ خۆیان وجودی هەبوو بە ئەسڵی نەک بە ئەسنساق لە هەموو عقارەتەکان ئەسنساق وجودی هەبێ تۆ کە مڵکێک لای مندا بنەی هەموو مستەمسەکاتەکان لایە بە سوورەتقەیتەوە بە کاتی زانەری کات نیشتمانی کۆدی یاساییش هەمووی وجودی هەیە بە کۆپی کراوی بۆ کاتی گواستنەوەی
تاپۆ یاخود خاوەنددارەتی مڵکەکان لەگەڵ کڕیار و فرۆشیارەکانە ئاچنە فەرمانگەکان بەشێکی زۆریان پارێزەرەگرن کەەوە کار ئاسانێکی باشتر ئەگەر پارێزەرە بگرێ بۆەوە بەڵام زیاتر شوەکان بەڵێ خۆمانە بێ وجودمان هەبێت بۆ ئەو شوقە و ئەو سیتیان لێوەرەگرن بۆ سیتەکان بەڵێ لە هەر لایەکە هەم لە سیتی بێت نەنە بۆ ئەوەی کە لەگەڵی ئاڕێ پارێ نایت بەس لەوەی کە مڵکەکە ئەکڕی بۆ کابرایە مڵکەکە فرۆشی بۆ ئەو پارەوەرەگێگنا بۆەوەی کە لەگەڵی ئاڕێ پارەی لێوە ناگیرێت ناناهیز بلا پارێکی لێوە ناگیرێت زۆر باشە کاک عتای سامە گوێبیستیە و کەسە بووین کە ساحێبی نووسنگەکەی و کەسەکانی فری و داواڵێ پارەم نییە بیگەڕمەوە لەم حاڵەتەیە دادگا چیەکە چۆن حەقیە ماڵەوە بگرێتەوە لە ڕاستیە بۆ وەرگرتنەوەی پارەکەی ناچارە خاوەن پارە ئەچێتە بەردەم دادگای مەدەنی بەبێ داوایەک تۆمارەکە حکم دەرەچێت بە پارەکە ئیبا بۆ دائیرەی تەنفیز دائیرەی تەنفیز بە ڕێکاری بەپێی مەقدەرەی مالی کابرا پارەکەی لێوەرەگیرێت و ئەگەر نەشی بۆ هەیە 4 مانگ سجنیکە لە باتی کوی پارەکەی چەندێک پارەکەی زۆر بێت مودەی مانەوەکەی زۆرتر نابێ مثلەن ئێسا ماگەر 22 دەفتەر نەبووایە 100 دەفتەر بووایە هەر 4 مانگ بوو ڕاستی لە دائیرەی تەنفیز بەڵێ بەپی قانونی یاسای جێبەجێکردن تا 4 مانگ حەبس ئەکرێت لەسەر ئەو هەمان قەرز لەسەر هەمان بابەت تا 4 مانگ ئەتوانرێت حەبس بکرێت لەسەر ئەو مەوزوعە بەڵام ئەو پارە کە زۆرتر بێ زیاتر قازی لە سوڵتەی تەقدیری خۆی بۆ تەقدیری عقوبەکە ینی لە باتی ئەوەی 2 ساڵ وایە 5 ساڵ لە باتی 2 ساڵ 4 3 5 تا 5 ساڵ بتوانێت لەوە عقوبەی بدە بەڵام لە ڕووی تەنفیز و جێبەجێکردنەوە تا 4 مانگ ئەتوان ڕێحەبس بکرێتەوە زیاتر ناتوان ڕێحەبس باش اینجا خۆ زۆر جارەوانی کە قەرزارن یان فێڵیان کردویان بە هەر شێوەیە کاچنە دایرەی تەنفیس بۆ نمونەم کەیسە ئێمە کاڵێ نیمە زۆر کەس لەو حاڵەتە بێزارە دایرەی تەنفیس بە شێوەی قستێکی کەم مثلەن 25,000 50,000 کە زۆر سەرەن ئێسامە 2 دەفتەر و نیوە تۆ لە دایرەی تەنفیس مانگی 50,000 ئەم کەسە چی ینی چی بکات هیچ سوود لە پارە نابینێ پارە هەرچەنە دایرەی تەنفیز قسەیەکی لەسەری لەسەر چی ئەساسێک ببوورە ینی دادگا بڕیارەدات کە ئەم کەسە ئۆکێ ئەتوانێت بە قسە پارەکە بات یان ئیجباری ئەکات کە ڕاستە و خۆ پارەکان بگێڕێتەوە دادگا بڕیار نادات بە قسە پارەکە دادگا بڕیارەدا من پارەکەم بجێڕم بۆ کەسەکەم کەسە پارەکەی بۆ بجێڕێتەوە ئیباتە دایرەی تەنفیز دایرەی تەنفیز مەقولەیەکی لەسێر مەقبرة الأحكام يعني ئەو حکومانی کە دەرەچن لەوێ ئەینێژن يعني لە باتی و جێبەجێ بکرێت لەوێ ئەتەرچی لە دۆسیەکە ئەینێژیت و حکومەکە کۆتایی يعني وای لاتو ئەکینا ئەو حکومانە کە دەرەچێت لە هەنێک لە وڵاتانە من حکومم هەیە بە مەسەن بە 100,000 دلار کابرا تەکلیفەکرێڵێ بیبژێرە نەیبژار بە خاوەن قەرزەڵێ ئەتۆ ئەمە چی لێ بکەین سجنێکاتە 100,000 دلارەکەی جەڕێتەوە بەڵام لای ئێمە بەپی مەقدەرەی مالی قەرزار پارەکە دیاریکرێت ئەڵێت من 100,000 هیچم نییە 100,000 خیچم بەناوە نیە و شتێکم بناوە تۆمار نییە مانگی 100,000 دینار بە کابرای خاوەن قەرزەڵێت مەقدەرەی مالیم بۆ بسەرمێنە ئەوش توانای سەلماندنیەوە نییە بزانێ ئەم ئیشوکاری چییە چی نییە لە هەموو حاڵەتێکا ناچێتە 500,000 يعني 200,000 200 سەیری حاڵەتی مالی قەرزارەکەن ئایا توانای دارایی قەرزار مەبەستم بەچی ئەساسێک مەقدەری مالیەکەی دیاری ئەکرێت مەسەن فەرمانبەر بێ ئەوە هەر سجن ناکرێت يعني ئەگەر هیچێک لەوانەی کە 100 دەفتەریش قەرزار بێ 1 ملیۆن دلار قەرزار بێ فەرمانبەر بێ مانگی 5 موچەکەی زیاتری لێ نابڕێ بەس 5 موچەکەی لێ بڕێ تا قەرزەکەدا هەوە سجنیش ناکرێ فەرمانبەر ناچار ئەبێت چی بکەی بۆ ئەوانەی کە فەرمانبەر من ئەوانەی کە فەرمانبەریش نین ئەبێ باری دارایەکەی بسەلمێنی لە ڕووی یاسایی و باری بڵێ کاکە مانگی ملیۆنە دینار پیاکە لە ملیۆن دینارەکە تۆ 200,000 وەرگی 2 ملیۆن پیاکە تۆ 400 بۆ 500,000 بۆ دیاریکرێ بۆیە لەو ڕێژەی کە دیاری ئەکرێ ڕێژەیەکی زۆر خراپە يعني قانوني تنفيذي اما خرابترين ياسا اس اما تقييمي قانوني تنفيذه ياسا جێبەجێکردن ئەو ترێت کە قانونی تەنفیز وای کردووە دوای یەکلابوونەوەی کەیسەکان کێشەی زیاتر دروست بێت لە نێوانەوە کەسێک کە فێڵی لێکراوە کەسە بڵێ خۆم تۆڵی خۆم وەرەگرمیان بە شێوازێکی تر قەرزەکەی خۆم وەرەگرمەوە زۆر ڕاست ئەو ڕاستی بابەتی ئەم دۆسیە بابەتی ئەم کەیسە مۆزوعەکەمان لە دایرەی تەنفیز نییە جینا دایرەی تەنفیز بەشێکی زۆری کێشە مەدەنیەکان لە دایرەی تەنفیزایە بابەتەکەمان ئێمە زیاتر بابەتێکی احتیالی و دەستبڕین و فێڵکردن و سزایی باش ئەوستاز ئەگەر پرسیاری ببوورە ئەوە بکەم لە بەرەوەی هەستەکەم کاتمان کەم مابێت ئەمە دوو کەیسی تری لەسرە جارێ لە قۆناغی ئەوەیانە نەگەشتوتە ئەوەی کە قەراری لەسەر بدرێت لێرە 2 ساڵی وەرگرتووە ئەگەر ئەوەش بە دوو کەیسی جیاجە هەر بە 2 ساڵەکە بۆی حسابەکرێت یان ئەمەی بە سابقە بۆ حسابەکرێ و قورسە بێ لەسەری سزاکە نەخێر بە جیاجات بە 2 ساڵ بۆ حسێب ناکرێت بەپێی حاکمەکە خۆی ئەو بەپێی سوڵتەی تەقدیری ئەو دادوەرەی کە دۆسیەکەی لەبەردەسایە بەپێی بڕێژەی ئەو فێڵکردن و بردن و
شێوازی تعاملی لە ناو دۆسیەکە محکەمە بۆی دیاریەکە پێچێ 4 ساڵ حکمیدا پێچێ 6 مان حکمیدا وەقفی تەنفیزی ینی 6 مان حکمیدا یان تەنازولی تیاابێ زۆربەی جار ئەم دۆسێ فێڵکارانە کێشەکە ئەوەیە کە تەنازولی تیاابێ قازی زۆر دەسی سوکەکە لەسەری ینی دەیان قزەیەکەیسەکە بەڵام محکەمە بێتەوە بە مافی گشتیوەیە حقیق عامە جرائمی حقی خاص نیە ینی ئەوەی کە تو ئێستا بە تەوەقوعی خۆتان ئەمە ئەگەر لەو دوو کەیسەی ترێک لای ببێتەوە چەند تا چەند ڕوا حکومەکەی من ڕاستی وەکو دادوەر تەجروبەی خۆت بێت مثلا دادوەر لەوێ بڵێم ئەوەنە حکومە درێ بەڵام پێویستی بە سزایەکی تند تا حەدی کۆتایی سزاکەی هەیە لە 5 ساڵ کەمتر حکوم نەدرێت بۆچی بۆ ڕەتعی خۆی وەڕەتی خەڵکی تر بۆ ئەوی جارێکی تر خەڵک نەوێرێت دەست بۆ پارەی خەڵکی تر و پارەی خەڵکی بخوا بۆیە پێویستە تەواوی سزاکەی کە 5 ساڵ دیاریکرا لە یاسا ئەو سزا بە تەواوی 5 ساڵەکە سزا بدرێت. زۆر باشە کاک کۆچەر ئامۆژگاری جەنابتان وەکو کەسێکی سەرکەوتوو لە پیشەکەتانە بۆ هەموو کەسانی کە لە بواری عقاراتە مامەڵەی کڕین و فرۆشتنەکە نووسینگەیان هەیە یان هەر شتێک ئامۆژگاری ئێوە چییە بۆ ئەوان و هەروەها بۆ کەسانەشی کە مشترین شتێکە کڕن زەویەک خانوویەکە کڕن بۆی تووشی هەمان هەڵە نەبنەوە تووشی هەمان فێڵ نەبنەوە. من وەکو خاوەنە قاراتێک لە شاری سلێمانی ئامۆژگاری من بۆ ئەوەیە بۆ کڕیار و فرۆشیار و بۆ هەموو هاوپیشەکانم کە ئەوی شاکەن کڕیار و فرۆشیار هەردووکیان وجودیان هەبێ بە تەواوی مستەمساکاتەکانیەوە پێویستە پێشەوەی پارە بن بڕۆن لە دایری تاپۆ یا لەو کۆمپانیای کە مڵکەکەیان کڕیەوە چکە جاری وهەیە مڵکەکەت کڕیوە ئەو کۆمپانیەکان بە تایبەتی تاپۆنە بەڵام بۆ نەش پرۆژانەی کەسیتەکانە کە تۆی فرۆشی بە کەسێکی کاکرێ بەناو کەسێکەوە بەڵام ئەو ئاغدەی بیدایەت کە بەناویەتی هەر لای شخصەکەمێتە کۆمپانەکە لێ وەرناگرێتەوە ئانی زۆر ئاساییە کە ئەم ئاگدە بە ئاقدەم شخصە خاوەنی ئەم مڵکەیە بەڵام ئەگەر بچی لە کۆمپانەکە پرسیارکەی لە بەشی یاسایی ئەو کۆمپانیا ئەم مڵکە فرۆشاوە لە ماوەیەکە بەناو کەسێکەوە بەس ئەم هەر عقدی کۆنی لەلایە بۆی باشتر وایە بچن دڵنیا بنەوە کڕیار و فرۆشیار هەم لەو کۆمپانیەکان و هەم لە دایری تاپۆ دڵنیا بن لە مڵکەکە و لە کاتی دایری تاپۆ ئەتاکو ڕۆژی ئەقراریچ پارێکی ڕامزی بن کە مڵکەکەیان کڕێەوە بە وجودی هەردوو لا بۆ خاڵانی کە باسمان کرد و لە کۆمپانیەکان نیشتانە ڕۆن بن نیکەن بەناویانەوە هەموو مامەڵایکی ئاستایی بە مەزبوطی تاوانەکە هیچ بڕە پارێک نێ ئامۆژگاریم بۆ کڕیار و فرۆشەوە بۆ هاوپیشەکانشم بەو شێوە ئیشکەنی وادار. زۆر باشە کۆچەر بەختیار خاوەنی نووسینگەی عقارات هەروەها عەتا عوسمان پارێزەری ڕاوێژکار زۆر سوپاس بۆ جەنابتان ماندوونە بن سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوەش هەر شاد بن.